سڵاوتان لێبێت ئێمە ئێستا لە فڕۆکەخانەین. وای دابنێن کە ئێستا لە ناوەڕاستی فڕۆکەخانەی نیویۆرکن، دەنگە دەنگی خەڵکو و دەنگی بڵندگۆکان و وەجانتاکان کە بەسەر زەویە ئاخشێندێن. هەموو شتێک جیاوازە. دەچیتە پێشەوە بۆ لای ئەفسەرەکە، دڵت خێرا لێدات و ئەو سەیری ناوچاتەکات و پرسیارت لێکە، تۆش لەژێیت و وشەکانت بیرەچێتەوە. سڵاو هاوڕێیانی خۆشەویست، ئەم کاتتان باش، بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی نییە. ئەمڕۆ پێم باش بوو کە ڤیدیۆتان بۆ ئامادە بکەم و وەڕای کەسێکیش بوو کە لە کۆمنت پێمانی وت باسی فڕۆکەخانە بکەین. بەدڵم بوو و ئێستاش باسی نێو فڕۆکەخانەتان بۆکەم. من تا ئێستا خۆم هیچ گەشتێکم نەکردو بە هیچ شێوەیەک، بەڵام بەهۆی گەڕانەکانم توانیم زانیاری گشتەکانتان بۆ کۆ بکەمەوە کە لە فڕۆکەخانە چیە وترێت و چی ناوترێت. بەپێی پێویست ئەو شتانەی کەوا گرنگن لە فڕۆکەخانە من لە ڕێگەی ئینتەرنێتەوە هێناومە. هەرگیز لە فڕۆکەخانە هەست بە شڵەژان ناکەن و فێرە بین چۆن بڵین جانتای دەستی و چۆن داوای دەستشۆر بکەین بەبێەوەی وشەی ناشرین بەکاربێنین و چۆن وەڵامی پۆلیسیش بدەینەوە وەک ئەمریکیەک. ئامادەن بۆم گەشتە خەیاڵیە؟ پشتێنی سەلامەتیتان ببەستن و با دەست پێ بکەین. زۆر باشە هاوڕێیان، با دەست پێ بکەین. ئێستا ئێمە کاتێکچینە ناو فڕۆکەخانە یەکەم بەشکە هەمانە پێوترێت چێک ئین کاونتر، واتە ئەو شوێنەیە کە شوێنی چۆن بڵین خۆتۆمارکردن پێوترێت چێک ئین. باشە، شوێنی خۆتۆمارکردنە. پێویستە کات چەندین وشتان پێ بڵێم کە ئێوە لە بەری بکەنە موشانە و ڕستەکانیش کە لە کاتی چێکینە پێویستانە بێت. دەفتەرەکانتان ئامادەکەن و هەموو ئەو ڕستە و وشانەی کە ئێڵێم بینوسن لە بەشی چێکینە پێویستانە بێت و هەر خۆشتان پێویستە کە بیزانن. تاوای لێدێت کە پێویستان بە دەفتەرەکەشتان نامینێت و خۆتان وشەکە لە مێشکتان ئەچەسپێ لەگە ڕستەکانە. وشەی یەکەم وشەی پاسپۆرت، ئەوە هەر لای خۆشمانە لین پاسپۆرت، پێویست ناکات زیاد جەختی لێ بکەمەوە. پاسپۆرت هەر پاسپۆرتە. وشەیەکی ترمانەی پێوتێ راوند تریپ تیکت. راوند تریپ تیکت واتە تکتی چوون و هاتنەوە هەردوو سەر، تکتی هەردوو سەر پێوترێ راوند تریپ تیکت. تکتی یەک سەر واتە تەنها ڕۆیشتنەکە پێوترێ وان وەی تیکت. وان وەی تیکت واتە تکتی تەنها ڕۆیشتن. دوایەوە بۆردینگ پاس. بۆردینگ پاس واتە بلیتی سەرکەوتن. بلیتی سەرکەوتن ناو فڕۆکە پێوترێ بۆردینگ پاس. چێکت باک. چێکت باک ئەو جانتایەیە کەوا تۆ تەسلیمەکەیت. جانتاکەی کە تەسلیمەکەی پێوترێت چێکت باک. کێریان. کێریان وشەیەکی ترەواتە جانتای دەستی. تۆ جانتایەکی تریشت پێ هی دەستە پێوترێت کێریان. کێریان جانتای دەستیە. باشە، ئەمە وشەکان بوون. ئێستاش با دەست بکەین بە دیالۆگی نێوان تۆ و کارمەندەکەی فڕۆکەخانە لە بەشی چێک ئین. بۆ نمونە تۆلی Hi, I would like to check in please. I would like to check in please. واتە سڵاو، ئەمەوێت چێک ئین بکەم، واتە ئەمەوێت ناوی خۆم تۆمار بکەم. کارمەندەکەشەڵێ Can I see your ID and passport? Can I see your ID and passport? واتە توانم سەیری ناسنامە و پاسپۆرتەکەت بکەم. دوای سیرکردنەکە بۆ نمونە ئەڵێت Are you checking any bags today? واتە ئەمڕۆ هیچ جانتایەکەیە تەسلیمی بکەی بۆ پشکنین. تۆشەڵێکی Yes, just this one. واتە بەڵێ، بەس ئەمە. دوای شەلیی And I have one carry-on. وە جانتایەکی دەستیشم پێیە. وە جانتایەکی دەستیشم پێیە. کارمەندەکەڵێ Would you like a window seat or an aisle seat? واتە حەزت لە شوێنی دانیشتنی لای پەنجەرە هەیە یان حەزت لە شوێنی دانیشتنی لای ڕێڕەوەکە هەیە؟ شوێنی لای ڕێڕەوەکەوەی خۆشە، هەر کاتی بتەوێ هەڵەسیت. باشە، تۆشەڵی window seat please یان aisle seat please واتە شوێنی دانیشتنی لای پەنجەرەکە یانی شوێنی دانیشتنی لای ڕێڕەوەکە بەدڵی خۆتاڵی بژێرە. دوایەوەی لە بەشی چێک ئین تەواو بووین، پێویستە بڕۆینە سەر بەشی دووەم، ئەویش سکوێریتی چێکە واتە پشکنینی ئاسایش. لێرە ئەو وشانەی کە پێویستمانە ئەم وشانن. یەکەمیان وشەی بێن. بێن واتە سەبەتە یان سەلە. باشە، ئەمە لە بەرکەن سندوقی پشکنینی پێوتریان سەبەتی پشکنین سەلەیەکە. دووەم وشەی لاین. وشەی لاین واتە ڕیز، سڕە، سڕەگرتن پێوترێ لاین. وشەی دواترمان لێکوێت. لێکوێت واتە شلەمەنی. لێکوێت واتە شلەمەنی. تەیک ئافیشمان هەیە. وشەی تایک ئاف واتە داکەندن. ئیتر هەر شتێکی جلوبەرێک بێ پێڵاو بێت پێوترێت تەیک ئاف بۆ داکەندن. ئەمە وشەکان بوو کە لە سکوێریتی چێک پێویستە بیانزانیت. ئێستا دێنە سەر بەشی گفتوگۆکردن، دیالۆگ لە نێوان تۆ و کارمەندەکە لە بەشی سکوێریتی چێک. باشە، کارمەندەکەڵێ Please step into the line. Please step into the line واتە تکایە بڕۆ ناو سڕەگرتنەکەەوە، بڕۆ ناو سڕەکەەوە.
کارمەندەکە شتێکی تریشەڵێ please take off your shoes and belt واتە تکایە پێڵاوەکانت و هەروەها قایشەکەت دانێ تۆش take off-یەکەی واتە دایەکەنی قایشەکەت و هەروەها پێڵاوەکەشت هەروەها ئەفسەرەکە شتێکی تریشە لێ put your electronics in the bin واتە ئامێرە ئەلکترۆنیەکانت بکەرە ناو سەلەکەوە بکەرە ناو سەپەتەکەوە دوایەوەی کەوا پۆلیسەکە با بڵین کارمەندەکە وتی بیکەرە ناو سەپەتەکەەوە ئامێرە ئەلکترۆنیەکانت و شتوانی بڵیت do I need to take out my laptop واتە پێویستەکە کە لاپتۆپەکەشم دەربێنم لەوانەیە ئافسەرەکەش بڵێ yes please واتە بەڵێ تکایە چکە لاپتۆپی شەرە ئامێرێکی ئەلکترۆنیە ئەگەر پێت بێ لاپتۆپ بێگومان زۆر باشە ئێستاش دێنە سەر بەشی سێم لە فڕۆکەخانە و ناو فڕۆکەخانە لەم بەشەیە چەند شتێک هەیە بۆ نمونە چەند وشەیەک هەیە پێویستە بیانزانیت بۆ نمونە وشەکانی وەکو گەیت واتە دەرگا لە ناو فڕۆکەخانە و لە فڕۆکەخانەش واتە لە ناو فڕۆکەکە و لە فڕۆکەخانەش هەر گەیت واتە دەرگا وشەی دواترمان ڕێست ڕوومە ئەم وشەیە گرینگە ڕێست ڕووم واتە دەستشۆر تەوالێت باشتر وانییە کە بڵیت تویلت ئەم وشانە بەکاربێنیت باشترین وشە ڕێست ڕوومە ڕێست ڕووم واتە دەستژۆر باش وشەی دوایەوە دڵید ئەو وشەیە کە پێویستە بێت ڕەنگە ڕوو بدات ئەویش دواکەوتنی فڕۆکەیە بۆ نمونە فڕۆکە ئەنووسرێت دواکەوتووە دڵید واتە دواکەوتووە on time وشەی دواترمان on timeە واتە لە کاتی خۆیدا on time لە کاتی خۆیدا واتە فڕۆکەکە دوانەکەوتووە لە کاتی خۆیدایە on time هەر لێرەدا لەم بەشە ئەگەری هەیە کەوا تۆ دوو پرسیار بکەی ئەو دوو پرسیارش با لە یەکەمی دەست پێ بکەین excuse me where's the restroom excuse me where's the restroom واتە ببوورەیان بە یارمەتی دەستشۆرەکە لەکوێیە باشە بۆ شێوازا بێ پرسیارکەیت پرسیاری دووەم کە ئەگەری هەیە بیکەی ئەویش ئەوەیە کە پرسیارکەی بۆ شوێنی گەشتەکەت is this the flight to New York is this the flight to New York واتە ئایا ئەمە گەشتی نیویۆرکە یان هەر شوێنێکی تر کە خۆت بتەوێت بۆی بڕۆی ئایا ئەمە گەشتی نیویۆرکە is this the flight to New York زۆر باشە ئێستاش دێنە سەر کۆتا بەش کەویش بەشی چوارەمە گەیشتن و ئیمزای پاسپۆرت لێرەدا با بزانین گفتوگۆی نێوان تۆ ئەفسەرەکە چییە ئەفسەرەکە پێدەڵێ what is the purpose of your visit واتە مەبەستی ئەم گەشتکردنەی تۆ چییە مەبەستی ئەم سەردانیەی تۆ چییە باشە تۆشەڵی چی I am here for vacation واتە من بۆ پشولێرم هاتووم تا پشۆکەم لێرە تاواکەم ئەو مەبەستەکەی تۆیە یان هەر قسەیەکی تریش توانی بکەیت لێرەدا گرنگێک ئەوەیە کە بزانیت پرسیارەکانی ئەو چییە تۆ خۆتی بۆ حازر بکەیت بۆ نمونە پرسیاری تریشەکەت بدەڵێت how long will you stay واتە بۆ ماوەی چەندێکە مێنیتەوە بۆ نمونە تۆش هەر چەندێک بتەوێت دەتوانی بیلەی بۆ نمونە for 2 weeks بۆ 2 هەفتە week واتە هەفتە for 2 weeks بۆ 2 هەفتە پرسیارێکی ترت لێکە where will you stay لەکوێ مێنیتەوە تۆش بڵێ at a hotel واتە لە هۆتێل یان at a friend's house یان لە ماڵی هاوڕێیەک یان هەر شتێکی تر کە خۆ دەتەوێت بیلەی ئەمە گفتوگوی نێوانتانە لە کۆتا بەش خۆشەویستانی کەناڵی کورگەڵیش لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ ببێت و وەسوودیشی هەبێت بۆتان بێتان نەچێت لە دەفتەرەکانتان بینوسنەوە و چەند جارێک پێداچنەوەی بکەنەوە ڕۆژانە بۆەوەی لە مێشکتان بچەسپێت و ئیتر پێویستان بە دەفتەرەکەش نەمێنێت زۆر باشە تا ڤیدیۆی داهات و خواتان لەگەڵ بێت